مێژووی ڕۆژی گیانی کرێکاران پەیوەستە بە ئاڵۆزیەکانی ویلایەتی شیکاگۆی ئەمریکا لە ساڵی 1986دا کاتێک ژمارە کرێکار لە شاری هامڵتۆنی ویلایەتە لە ژێر ناوی بزوتنەوەی هەساعەتی خۆپیشاندانێکیان ساز کرد و تێیدا داوایان کرد کە ماوەی کارکردنیان کەم بکرێتەوە و لە ساعت زیاتر نەبێت. بەڵام هێزەکانی پۆلیسی شیکاگۆ بە توندی ڕوبەڕوویان بوونەوە و تەقەیان لێکردن و بەهۆیەوە بادەیان کرێکار کوژدان. دواتر لە ساڵی 1994دا کاتێک کرێکارانی ئەمریکا لە یادی قوربانیانی خۆپیشاندانەکەی هامڵتۆن خۆپیشاندانێکیان ڕێخست و لەلایەن سوپای ئەمریکاوە ژمارێک لە کرێکاران کوژدان، گرۆڤەر کلیفلان سەرۆکی ئەو کاتێ ئەمریکا هەوڵەکانی باراستەی ئاشبوونەوە لەگەڵ پارتی کرێکاران چڕ کردەوە و بۆ مەبەستە چەند بڕیارێکی لا بەرژەوەندی کرێکاران دەرکرد و دواتر ڕۆژی 1 ئایار وەک ڕۆژی کرێکاران لە ئەمریکا دیاری کراو. ئەو ڕۆژە کرایە پشووی ڕسمی. با چەند ساڵێک لە سەرتاسەری جیهاندا ڕۆژی 1 ئایار وەک جەژنی کرێکاران دیاری کراو لە زۆرینەی وڵاتاندا کرایە پشووی ڕسمی کاتێیدا چەندین چالاکی تایبەت بە کرێکاران بەڕێوە دەچێت. کرێکاران لە شاری تۆرۆنتۆی کەنەداش زنجیرەی خۆپیشاندانیان ساز کرد و بەهۆیەوە حکومەتی وڵاتە ناچار کرا یاساکی تایبەت بە کرێکاران لە ساڵی 1972دا پەسەند کات کاتێدا مافی کرێکاران زامن بکرێت. سەرباری ئەوەی ئاڵۆزیەکانی ئەمریکا لە مانگی ئەیلوولدا بەڕێوە چوون، بەڵام لە زۆربەی وڵاتانی جیهاندا ڕۆژی 1 ئایار وەک ڕۆژی گیانی کرێکاران دیاری کراوە و هەموو ساڵێک لەو ڕۆژەدا چەندین چالاکی و خۆپیشاندان لە سەرانسەری گیانەوە بەڕێوە دەچن و تێیدا داوا دەکرێت مافی کرێکاران گەرەنتی بکرێت.